تاوەکو ئێستا محەممەد لە هەموو کەس زیاتر براکەی لە گرتوخانەی ئیمرالی بینیوە. دەوێت بمانباتە ماڵە کوونەکەی کە مێژووی براکەی و خۆیان لەوێ تۆمار کراوە. چەند خەڵکی گوندی ببوون گەریلا؟ حفت حي شهيد هنا ايه بيجي النظام يعني برا لا ئەچاو بچم خديت برا ئێستا دەرگایەکی گەورەی ئاشتی بەڕووی تورکیادا دەکەنەوە. ناکشارێتەوە. کردنەوەی دەرگاکە ئاسان نییە. بەڵام پێدەچێت بەهاری ئەم ساڵ بوو کوردی باکوور جێواز بێت. اما ساروك دفر داما خانی خاني ام لفي حوشياتنا الدنيا يعني ام لكو دیات دیکا بابا مباري جينا لفي حوشي جيانا ما بحوشو بسم الله. ودعاء بكن محەممەد دەرگای ژووری خەباتی سیاسی براکەی عەبدوڵڵا و جەلان بۆ ئێمە دەکاتەوە. هەرکە بە ژوورێک دەبتین، ژوورێکە پرە لە دەوەریەکانی ئۆجەلان کە ڕەنگە لە هەموو تورکیا بەس لەم ژوورە ئەوەندە یادەوەری ڕێبەری پەکەکەی تێدا هەڵگیراوە. ابو بود دökülmüş kabne ba nasedu hafte çara da bakaniye medik kuç gamına ba hava va dayka mına Evdayka ya. Nabe çu bu? aveş Abeş. Afkoha nabe çu bu? hava Hava abeşu. va bavenne Avvabe be ya. va bavenne Arı live dare Cemil Bayet liver runuştu. Aha. Binabe. Vaj işte ki tarifi. Cemil live dare runuştu. Saruk liver bu. Live dare. Bu me bijet çi bu hat gotine. Binabe. Vaya tarifiye tabi. Vade mecve de katakhine. Mesela Kürt mesela ka pırrak birame bu. Huniyet binda pır bivastine. Bu rastiya ve bikinu derket eder. Çi İşte gotin? belki. Vav yani. Çi gotin? Yani Cemil liver bu, Saruk liver bu, elveda. Dirat ne çi gotin? Avana pişti gotin ama. Tiştek nekotin, der nekotin. Dayka mıcı raşi mivuni. Nane xakan zaten va artık ad daviye bu yani va tahmin dikim nasedu hafte pencer. ئەو دەرگایە بەڕووی ئاشتیدا لە تورکیا دەکرێتەوە هێشتا پرۆسەکە ڕوونتر نابینرێت. دەبێ ئەو پرسیارە لە محەممەد بکەم ئەگەر تورکیا ڕازی بوو و جەلان پەیامی ئاشتی ڕابگەینێت قەندیل بەگوێ ڕێبەری ڕۆحی خۆیان دەکەن؟ Ero başına tıkın, az kurdacı başına tıkın, kurda gerisi. Yani keç seruk bişkenetini ama az döveyim varaki devlet ve rastiyen mekan. Hasta kama bakuna davi gel. Aştiyaka rasta rast seve. Bece qەندیل وێ çekiyeka deynên û bên. Eğer devlet de takip bikine. Eğer devlet rastiye bike. Hamle ne aşıka çoğulay. Ama rastı bu vasa. Bana rastiye bikin doğru da kurda da derman. ئێرە گوندی ئەمارایە گوندێکی بێدەنگە بەڵام لەناو کوڵانەکانی گوند باسی پیاوێک دەکەن کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ملەتی کورد لە باکووری کوردستان. ئەو پیاوە عەبدوڵڵا و جەلانە ڕێبەری پارتی کرێکارانی کورسان پەکەکەیە. 26 ساڵە لە نێو گرتوخانەی ئیمرالی سجن کراوە. ئێستا دەیەوێت پرۆسەی ئاشتی لە نێوان دەوڵەتی تورکیا و کێشەی کورد دەست پێ بکات. لەم خانووە براکەی بە منی گوت سیاسەتی دەست پێ کرد. ئێستا لە ناو گرتوخانە دەیەوێت کێشەی کورد چارەسەر.